شاری کەرکووک لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەیەکی حیزبە کوردستانیەکان بە سەرپەرشتی هەواڵ ئاسۆ مامەند سەرپەرشتیاری کەرکووک سڵاحەدین ئەنجام درا. لە کۆبوونەوەکە جەخت لەسەرەوە کرایەوە هەموو حیزبە کوردستانیەکان هەمیشە کار بە یەکەوە بکەن و لە یەک نزیک بن، هەوڵ بدەین ئەو پێداویستیانەی کە میلەتەکەمان هەیەی لە شارەکە لەسەر وەزعی ئەمنی، لەسەر بابەتی خزمەتگوزاری، لەسەر هەموو ئەو بابەتانەی کە پێویستە بۆ شارەکەمان گفتوگۆی جدی لەسەر کرا و هەروەها لەسەر بابەتەکانی یادەکانی ئازار و نەورۆز و هەڵەبجە و هەموو بابەتەکان قسە لەسەرەوە کرا. هەموو حیزبە کوردستانیەکان پێویستە لەم ڕۆژانەیە بەیەکەوە بین، یەکدەست بین و هەوڵ بدەین بۆنەکان ئەوەی کە پیرۆزیە بێ بەیەکەوە پیرۆزی بکەین و ئەوەی بابەتی خەمناچیە هەوڵ بدەین هەمومان پێکەوە ئەو بابەتانە بەڕێ بکەین و کۆبوونەوەکە لە کەشوهەوایەکی باشدا بوو و هەموو حیزبە کوردستانیەکان پێکەوە بڕیاری ئەوەماندا هەر کارێکە بێ بۆ میلەتەکەمان لێرەوە پێکەوە لەسەری بەجواب بین و چەند پێمان بکرێ خزمەتی شارەکەمان بکەین، لەگەڵ هەموو نەتەوەکانە تەبابین و هەوڵ بدەین کارەکانی لەمە و دوامان پرسی یەکتری زۆر پێوە دیار.